خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵا و کارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنجیدا لەسەر هەمواری یاسایی بودجەی عێراق. پشتیوان بەخوای گەورە لە چیرۆکی تراژیدی موچە دواکەوتن و موچە نەهاتن و ئەمانە نەجاتمانە بێ و ئێمەش بەرنامەی لەسەر ناکەین، بەڵکو لەسەر بژانەوە و گەشە سەندن بەرناماکەین. وەکەوەی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ئەڵێت کە ئەم خشتەیە بە هەمانجی لەنێو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵ دانراوە، واتە هەردوو لا موافقن لەسەری. وردەکاریەکانی چییە؟ لەکوێ مەترسی هەیە و لەکوێ بە تەواوەتی مای دڵخۆشیە؟ ئەوەی کە لە نەفەقاتی فعلی موچە جیا کراوەتەوە. کاک سۆران عومەر پەرلەمانتار یان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە سوپاسێکی زۆرەوە لە بەغداوە لەگەڵمانە بێ بەڕێزیان خەمخۆرێکی سەرسەختی پرسی موچێ و خۆی وتەنی بەو هادیئیەی خۆیەوە ورد پرسیارەکە لەو بارەوە. هەموو ئانەی پرسیاری کردووە، هەموو ئانەی بە دوواداچوونی کردووە. ئێمە لە بەڕێزیانە پرسین و ئەویش بۆ ئێوەی ڕوونەکاتەوە. کاک سۆران ئێوارە باش، ئەم کاتت باش. ئینشاءڵڵا بەرنامەکەمان مژدەی خۆشی تیابێ ئەگەر هەردوو لە پێوەی پابند و هیچ نێتە پێشەوە. من بەر لەوەی بچمە ناوردەکاریەکەی من ئەمەوێ سەرەتا پرسیاری ئەو پارەیە بکەم کە بۆ موچەی هێزە ئەمنیەکان دێ، چونکە بەڕاستی وەکو ڕۆژنامە و زۆر پرسیار لە من نەکرێت، زۆر نامەت دێ بۆ ئێمە بۆ هاوکارەکانم کە بۆ موچەی هێزە ئەمنیەکان بەو شێوەی لێ هات لە کاتێکا بە باسی ڕێکەوت نەکەین، دوای ئەچینە سەر باسەکانی تر. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، ئێوارە باش کاک زانای گیان. سوپاس قوربان. بە نیسبەتی موچەی هێزە ئەمنیەکان تام کاتەی قساکەین پێکەوە، حکوومەتی هەرێمی کوردستان لیستی ناوی و لیستی موچەی ئەم هێزانەی نەناردووە، بەرگری و فریاکەوتن زێرەڤانی لە ناوخۆ. یەکەی هەفتا و هەشتا و لیوا هاوبەشەکان لە وەزارەتی پێشمەرگە و دەستگای ئاسایش و ئەنجومەنی ئاسایش، واتە هەموو ئەو هێزە ئەمنیانە هیچ لیستێکیان نەچووە بۆ بەغدا و پشت بەستراوە بەوەی کە چاودێری دارایی هەرێمی کوردستان وردبینی لیستی ئەم ناوانەی کردووە لە هەرێم و ناردوێتی بۆ بەغدا. بەغداش هیچ پشتبەستویەکی بەو راپۆرتەی دیوانی چاودێری نییە لەسەر وردبینی ناوی هێزە ئەمنیەکان. بۆیە ئەمە دوا قسەی وەزارەتی داراییە لیست بنێرن تاکو و موچەکانیان بنێرین و تا ئێستا کە لیست نەنێردراوە ئەوەی کە دەوترێ وردبینی لە ناوەکانە کرێ، لە لیستەکانە کرێ یا کۆد نێردراوە. لە ڕاستیا پێم خۆشە ئەوە ڕوون بێتەوە بۆ هەموو هێزە ئەمنیەکان. کۆد هیچ مانایەکی نییە ئەوەی کە دەوترێ نێردراوە. کۆدێک مانایی هەیە کە پەیوەست بێ بە سێرڤەرێکەوە، کاتێ ئەم کۆدەکە ڕەبتە بێ بە سێرڤەرێکەوە و زانیاری تەواوی کەسەکەی تیابێ. بەڵام گەر کۆدێک بریتی بێ لە کۆدێک لەسەر کاغز لەسەر سیدی ڕەبت نەبێ بە سێرڤەرێکەوە، نەوردبینیە کرێ، نەوردبینی مانایی هەیە، نەشتی وابوونی هەیە. بۆیە عێراق بە کورتی و بە پوختی داوای لیستی ناوەکانەکە. دەوترێ ئەم ناوانە نانێرین، بۆچی عێراق خۆی لیستی ناوی هێزە ئەمنیەکانی خۆی و حەشدی شعبی و هەواڵگری و ئەمنی وەتەنی و ئەوانەی نییە. لە ڕاستیە هەموو ئەو هێزانەی لە عێراق هەن لیستیان هەیە و تەڵتین کراون و لە بانق پارە وەرەگرن، موچەکانیان وەرەگرن. بۆیە من پێم وایە ئەم بەهانەیەی تا ئێستا بۆتەوەی دواکەوتنی موچەی هێزە ئەمنیەکان بە بارمتەگرتنی موچەی هێزە ئەمنیەکانە بۆ نەچوونە ژێرباری تەڵتین، چونکە تا ئەو کاتەی تەڵتی نەکرێ ئەبێت لیست بنێردرێت تا موچە بێت. کە لیست نانێری ئەوە تا بەغداش موچە نانێرێت.
هەرێم بێ باکە هیچ هەنگاوێکی تری دوای ئەوەی نەناوەکە چارەسەری ئەم بابەتە بکە. و ئەگەر لیستنانێری کەواتە گومان لەم لیستانە هەیە بۆیە ناتەوێ وردبینی بکرێ و بینێریت. ئەگەر نا بەرگری و فریاکەوتن و زێرەڤانی و پێشمەرگە بۆچی لیستەکانیان نانێری بۆ موچەیان بەبارمتە بگیرێ. و ئەگەر نا بۆچی هیچ هەوڵێکی جدید نییە بۆ چارەسەری ئەمە لە کاتێکە سەرۆکی هەرێم دوو جار هاتوۆتە بەغدا، سەرۆکی حکوومەت جارێک هاتووە، شاندی وەزارەتی دارایی 4 شاند لە ماوەی نەهاتنی موچەی هێزە ئەمنیەکانە هاتوۆتە بەغدا ئەم پرسیان چارەسەر نەکردووە. هیچ سازشێکی لەسەرکرێ هیچ چاوپۆشێکی لەکرێ بۆ ئەو مانگە و بڵێن بۆ مانگەکانی داهاتوو ناومان بۆ بنێرن بەڵام ئەو مانگە بۆتان نێرین خۆ بەڕێزت ئەزانی کە هێزە ئەمنیەکان ئەوانەی کە موچیان وەرنەگرتووە لە دۆخێکی زۆر خراپان. من ئێوارە مەسجێکم بۆ هات ئەڵێ 2 جار تا ئێستا پارەی کرێ مۆلیدا هاتووە پارەی ئاو کارەبا هاتووە بەڵام من موچەم وەرنەگرتووە بەکوێ پارێ بدەم من ناتوانم منداڵەکانم بژێنم. یعنی بەڕاستی ئەو بێباچیە لە بەرامبەر ئەوەی تۆ بە بارمتەگرتنی وەک جەنابەت فەرمیکە لە بەرامبەر تەوتیمبێک ئەمە کارەسات نییە بەبێ هیچ مزایدە و هیچ شتێک. بە دڵنیاییەوە دۆخی موچە خۆران بە گشتی و دواکەوتنی هێزی ئەمنی بەراورد بە فەرمانبەرانی تر دۆخەکەیان لەوە خراپترە کە تعبیری لێ بکرێ. بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تێناگەن لە بێ موچەی چونکە هیچیان چاوەڕێ نین موچە وەرگرن و سەری مانگ کرەی مۆلیدە و کرەی خان و پێداویستی ژیانی سەرەتایی لێ دابین بکەن. ئەوان هیچ ناگایان لە سەری مانگە ناگایان لە پێداویستی موچەی خەڵکە. ئەم تێنەگەیشتنە لە دۆخی خەڵک وای کردو بێ باک و بێ منەت بن و لە چەند مانگی ڕابردوو بینیمان موچەی مەدەنیەکانیان بە بارمتە گرتا و کاتێک کە گوایە موچەی سەربازی دابش بنێردرێ. و لە دوو مانگی ڕابردوو لە مانگی 2-3 حکوومەتی عێراقی بەبێ لیست موچەی نرد بۆ ئەوەی ئەم بابەتە چارەسەر بێ لە مانگی 4 ئەوە تا چارەسەر نەبووە و ئەوە مانگی 5 تێپەڕی. بۆیە بەڕاستی من نازانم ئەم خەم ساردی و بێباکیە لەکوێوە هاتووە ئایا بەجددی ئەم برادەرانە بیر لەوە ناکەنەوە چەند مانگێکی تر هەڵبژاردنە یان کاکزانە ئەگەر بەهانە ئەوە بێنابێ ناوی ئەم هێزە ئەمنیە هەستیارانە لە بەغدا هەبێت تۆزانی ناوی هەموو هێزی ئەمنی هەرێمی کوردستان بە ئەنجومەنی ئاسایشیشەوە بە دەستگا هەستیارەکانیانەوە لە بەغدایە. یعنی ئەو ناوانە پێشوەختە هەیە بۆی بۆ کارتی بایۆمەتری و بۆ ئەوانە ئەو ناوانە نابێت لەوێ هەبێت. بەڵێ ئەگەر بەڵێ لە بەغدا هەر هەمووی هەیە بە بەسمەی دەست و بە وێنەی چاو و بە هەرچی زانیاریەکی وردی کەسەکانی هێزی ئەمنی هەیە لە بەغدا هەیە لە بایۆمەتریە لە ناو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان. بۆچی بۆ دەنگدان پەنجەمۆریشیانە نێرن و ڕسمی چاویشیانە نێرن و پلەشیانە نێرن و هەموو شتێکیان هەنێرن بەس بۆ موچە ناینێرن. ئەوەی بە دوواداچوونت کرد بێت کاک سۆران لە لای هەرێمی کوردستانەوە بڕیاری قەتعی دراوە کە نەینێرن یان ئەو لیستە نەنێرن یان ترسەکە تەنها ئەوەیە کە باسەکە لەوەیە کە ئەو بیانووی لە سەرەتا باست کرد حەشدی شعبی و هەواڵگری و دەستگا هەواڵگری عراقی کە ئەوان تەنها بە کۆد موچە وەرەگرن یان پەیوەندی بەوەکو ئەوەی خەڵک ئێڵێ پەیوەندی بەو هێزانەوە هەیە کە هی پارچەکانی تری کوردستان و هێزێکی سیاسی بەکاریانە هێنێ یان هێزەکانی هێزی تر بەکاریانە هێنن. کاک زانە هێزی ئەمنی عێراقی هەمویان لەسەر تەڵتینن و لە بانک موچە وەرەگرن. خۆتەزانی تەڵتینیش بە تەواوی زانیاری لیستی موچە و پلە و وردەکاریەوە دەچێتە بانک و خۆشی دەبێ بچێت واژۆ بکە و مستەمسەکاتی بەرێ و کارتەکەی وەرگێتەوە. ئەوە یەکەم بەهانە نییە. دووەم حکوومەتی هەرێم بەداخەوێڵێم ڕازگۆ نییە لەوە کە ئێمە لەیانە پرسیینەڵێن لیستمان ناردووە دوایی کە بە دوایە چین
کۆدیان ناردووە ئەڵێن کۆدمان ناردووە کۆد وەکو گاڵتەجاڕی وایە ئێستا دوکانێکی مارکێت ئەتوانێت هەزاران بارکۆد بۆ پسکیت و بنێشت و ئەو کاڵایانەی خۆی دروست بک بە پرۆگرامێک کە ئەیفرۆشێ و کاتێک بارکۆدەکە لێدا نرخەکەی لەسرە پێڵێ ئەو بارکۆدانەی کە کۆدانەی کە هی هێزی ئەمنیە حکوومەتی هەرێم نردوێتی بەقەر بارکۆدی مارکێتێ زانیاری لەسەر نییە کە نرخی شمەکەکەیە هیچی پێوە نییە بەغدا خۆ ئەزانێ هەرێم گاڵتەی پێەکە لەم ڕوانگەیەوە خەمیان نییە زۆر بێباک و بێخەمن و زۆریش بێمنەتن ئەوە تا بزانە هێزی ئەمنی هیچیان ئامادەن دوای 2 مانگ لە نەهاتنی موچەکەیان ناڕزایە دەربڕێن خۆپیشاندانێ بکەن خۆگەر هێزی ئەمنی خۆپیشاندان کا خۆ مامۆستایان و فەرمانبەران ناچن لێیاندن بڵێن بچنەوە شوێنەکانتان کە ئەوان خۆپیشاندانیان نەکرەوە هێز ئەمنیان ناچوون ڕێیان لێگرتن و سەرکوتیان نەکردن کە داوای موچەیان نەکرد فەرمەوە تا ئێستا خۆیان ئەزانن معاناتی نەبوونی موچە چییە ئەو کاتش هەر هەیەیان بۆوانی شەرەیان بۆ بەڵام ئەمرەکەیان سەربازی بۆ و ڕەنگە مەسەلەن بە جۆرێکی تر مامەڵیان لەگەڵ بکرایە لەگەڵ موچەخۆری ئەمنی بەڵام کاک سۆران ئێستا تەواو گەیشتۆتە بنبەست کە هیچ چاوپۆشیە کە هیچ ئەوەی کە سەرۆکی حکومەت سەردانی بەغدای کریان ئەوە فدانی بەڕێزت باست کرد سەردانی بەغدایان کرد هیچ چارەی دۆخەکە ناکە بڵێن قەینا ئەو مانگە ئەینێرین و تەدقیقەکەش تەواو بوو ینی تۆ 2 هەفتە نەینێری تەدقیقی چییە کرێ ناوردبینی هیچ بنەمایەکی ڕاستی نییە مەوزوع وردبینی لە چیا کرێ کاکزانە من ئێستا کۆد بۆ نووسم و پیشان تێم تۆ وردبینی چیەکەیت وردبینی کۆت چۆنەکرێ ئەگەر ڕەبت نەبێ بە زانیاریەوە ڕەبت نەبێ بە تەفاسیلێکەوە و ئەگەر ئەم مانگەش بە تەکلیف و تکا حەلمان کرد وەکو 2 مانگی ڕابردوومان هەل کرد ئەی مانگی 5 چۆن هەلکەین ئەی مانگی 6 چۆن هەلکەین بۆیە ئەم بابەتەوە ناڕوا بەڕاستی و پێویستی بەوەیە حکوومەتی هەرێم بە وازەحی بێتە پای دەستپێکردنی تەوتینی فعلی نەک ئەویش کات کوشتن وەکو کۆدی موچەی هێزە ئەمنیەکانی لێکە و بە فعلی بێتە پای ڕادەستکردنی داهاتی ناوخۆ چکە ئەم 2 بابەتە ئەسڵی کێشەی موچەی تەواوەتی هەرێمی کوردستانە بە هێزی ئەمنیشەوە کە هەرێمی کوردستان تا ئەم کاتە ئەوەندەی کاتە کوژێ ئەوەندەی یاریەکە لەگەڵ بەغدا ئەوەندە ناچێتە سەر جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدرالی بۆی کێشەی موچەی لە کۆڵ ببێتەوە کێشەی موچە چارەسەر ببێ زۆر باشە ئەوەی ئەمڕۆ هەموارەی کە دەنجی لە سەردرا بەڕێز کاک سۆران چ لە ژیانی خەڵکە گۆڕێەوە چ لە چارەسەرکردنی کێشەی موچە خۆرانی هەرێمی کوردستان بەگشتی ئەگۆڕێت وڵا کاکزانە من پێم خۆشە هەموو خەڵکی کوردستان بزانێ ئەمەی ئەمڕۆ تێپەڕاندنی یاسا نەبوو بەڵێ چکە یاسا دەرچوونی بە ڕێکارێکی ترایە خوێندنەوەی یەکەمە خوێندنەوەی دووەم و گفتوگۆیە خوێندنەوەی سێم دەنگدانە بەڵێ ئەمە تەنها شەرعیەتدان بوو بەو خشتانەی کە حکوومەتی ئیتیحادی ناردوبووی وەکو ملحەقی قانونی بودجەی 2023 بۆ 24 دروست و تەنها ژمارەکان گۆڕاوە یەک ڕستەمان زیاد کرد لە ناو جەدوەلەکانە ئەویش بۆ کەپکردنی ئەو ناڕەزایەتیانەی کە لە پارێزگاکانی عێراقا هەیە بەوەی گوایە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان کەمی کردووە دەسەڵات درا بە سەرۆکوەزیران بڕی 2 تریلیۆن دینار بتوانێت گواستنەوە بکات لە ناو خشتەکانە لە تەشغیلی بۆ بەرهێنانی پارێزگاکان بەڵام ئایا ئەمە ئەکات چۆنەیکە و پێویستەکە بیکە من پێم وایە ئەو دەسەڵاتە بەکار ناهێنێ تەنها بۆ ڕازیکردنی ڕای گشتی بوو لە ئاستی پارێزگاکان کە ئەگەر پارێزگایەک خۆی بەوە بزانێ بودجەکەی کەمی کردووە سەرۆکوەزیران دەسەڵاتی هەیە بتوانێ
بە نسبەیەک بودجەی پەرەپێدانەکەی بۆ زیاد بکە و لەوەش یانە هەرێمی کوردستان ئێمە داوامان ئەوە بوو حەقمان بە کێشەی ئەوانەوە نییە و ناشبین بە بەشێ لە کێشەی پارێزگاکان و پشتیوانیشیانەبی نەگەر ئەوانیش پشتیوانی ئەوە بن هەرێمی کوردستان گواستنەوەیەکی بۆ بکرێ ئەو ژمارەیە کە بۆ موچە دانراوە بتوانین بەرزی کەینەوە بۆ پلە بەرزکردنەوە بۆ دامەزراندنی خاوەن بڕوانامە باڵاکان سێیەکەمەکان بۆ بە هەمیشەییکردنی گرێبەستەکان و بۆ دامەزراندنی وانەبێژەکان و بۆ هاوتاکردنی موچەی خانەنشینی کە بڕیاری دادگای فیدرالی هەیە و تا ئێستا حکوومەتی هەرێم جێبەجێی نەکردووە بۆ ئەم مەبەستە ئێمە کە گفتوگۆمان کرد لەگەڵ حکوومەتی هێرێمە ئەوان وتیان ئێمە بە حدودی 2 تریلیۆن پێویستمان بە پارە هەیە بۆ 1 ساڵ تا بتوانین ئەو بەڵێ دامەزراندن و هاوتاکردن تەسبیتکردن و هاوتاکردنی موچانە و پلە بەرزکردناوە ئەنجام بدەین بەڵام 1 دیناریان بۆ نەکردین و هیچ گواستنەوەیەکیش لە ناو خشتەکانە بۆ کەس نەکرا تەنها بە شەخصی بەڵێنێک دراوە لە ڕێی وەزیری داد وەزیری ئاوەدانکردنەوە سەرۆک وەزیران بەڵێنی لێوەرگیراوە مانگی 18 ملیارمان بۆ ئیزافە بکە بۆ سەر ئەو موچەیەی کە 965 ملیارە تاکو وانە بێژانی پێ بکەین بە هەمیشەیی ئەمەش لە ڕاستیە من پێم وایە زەمانەتی نییە بۆ بەڵێنێکی شەفەیە بۆ ڕازیکردنمان تا دەنگ بە یاساک دەنگ بە خشتەکانی بودجە بدەین و نەبینە تەڕەف لە کێشەی پارێزگاکانە و جەدوەلەکان وەک خۆی بڕوا بۆ لەبەرەوەی خۆتەزانی بەیانی سەرۆکوەزیران ئەڵێ من 1 دینار لە دەرەوەی یاسای بودجە دەسەڵاتم نییە ئیزافەی بکەم و ئەمەشی دەیان جار پێوتوین بە حکوومەتی هەرێمیشی وتووە کە ئەو دەسەڵاتی نییە دینارێک لە دەرەوەی ئەوەی لە ناو یاساکا بۆی دیاری کراوە بچێت ئیزافە بکە بۆیە ناتوانێت 200 ملیار لەم ساڵا بۆ ئێمە ئیزافە بکە لەبەرەوە پێم وایە وەکو خۆی دەڕوا و تەنها بابەتی هاوتاکردنی خانەنشینی دەتوانرێ قەراری مەحکەمەی ئیتیحادی هەیە عێراق ناچار بکرێکە ئەم هاوتاکردنە جێبەجێ بکە لە دەرەوەی قانونی بودجەش لەبەرەوەی قەراری مەحکەمەی ئیتیحادیە ئەگەر نا دەتوانرێت گرێبەستەکان بە هەمان موچەی ئێستەیان بە هەمان ئەو بڕی ئێستەیان بەو پێوەرانەی کە حکوومەتی هەرێم دایناوە پارە زیاد نەبێت بیان کا بە هەمیشەیی ئەگەر ناخاون بڕوانامە باڵاکان و پلە بەرزکردنەوە و سێیەکەمەکان لەگەڵ وانە بێژان بەڕاستی پارەیەکی زۆری ئەوێ کە ئەڕوا بۆ حدودی تریلیۆنێک و 165 ملیار موچەی مانگانەی هەرێمی کوردستان کە عێراقەوە ناکە بەڵێ ئەوەی کە ئەمڕۆ باسی لێوە کرا کە علاساس موچە یان مەسلەی موچەی فەرمانبەرانی هەرێم لە فاقی فعلی جاکراوەتەوە ئەوە ئەسلی هەیە یان ئەوە چۆنیە گەر بۆ بینەرەکانمانی ڕوون بکەیتەوە ئینفاقی فعلی و هەموو ئەوەی لە یاسای بودجا هەیە لە 2020 وەک خۆی ماوەتەوە کۆی بودجەی هەرێمی کوردستان بە تەشغیلی و ئیستیسماری بە ناو ئینفاقی فعلی ئاڕوا واتە خەرجی فعلی چەند بێ لەو حیسەیە بەشی تۆدەن بەڵام بڕیاری مەحکەمەی ئیتیحادی موچەی لەمە دەریهێناوە ئەوە قەراری مەحکەمەی ئیتیحادیە ئەم بابەتەی لە خەرجی فعلی لە عێراق جیا کردوێتەوە بەڵام بەیانی بێتە سەر ئەوەی بودجەی تەشغیلیمان بدەنێ یا ئیستیسماری و پەرەپێدانی پارێزگاکانمان بدەنێ بە پێی ئینفاقی فعلی ئەمان دەنێ ئەو کاتە ئەو نیسبەیە کە ئێستا هەیە لە ناو جەدوەلەکانە و نیسبە دەرناچێتەوە بۆ کەسمان چکە بە پێی خەرجی فعلی بیدەن زۆر دابەزێ وەک ئەوەی دەڵێن بودجەی هەرێمی کوردستان 20 تریلیۆن و 900 ملیارە وەکو ڕقم وایە بەڵام جگە لە موچە ئەمە هیچ ژمارەیەکی تری ئەو پارانە ناتوانین سوودمەند بین لێی و بۆمان بێ لە بەغداوە بۆ لەبەر ئەوەی
مەسەلەی نەوت تا ئێستا چارەسەر نەبووە و حکوومەتی هێرێم خۆی نەوتە فرۆشێ و داهاتەکەشی لای خۆیەتی و ڕادستی ناکات. جگە لەوەش داهاتی نانەوتیش کە دەبێت ڕادستی کاو لە سا پەنجای داهاتی ئیتیحادی لە دەواازە سنووریەکان و باج بۆ بگەڕێتەوە، ئەسڵن هەرێمی کوردستان چۆ بە پێچەوانەوە کردوێتی، هەموو داهاتەکەی بۆ خۆی هەڵگرتووە، تەنها لە سا پەنجای گومرگ و باجی بۆ بەغدا گێڕاوەتەوە. ئەمانە هێشتا بابەتێکن چارەسەر نەبوون و بە ئاسانیش چارەسەر نابێ، بۆیە ئێمە سوود نابینین لە هیچ پارەیەکی تر لە غەیری موچە. خۆ ئێمە بەڕاستی قەنعاتمان بەوە هەیە کێشەی موچە حەلکەین، کێشەکانی تر ئەگەر بژمێنێتەوە زۆر کاریگەری لەسەر ژیانی خەڵک نابێ، بەڵام بەداخەوە کێشەی موچەکەش تا ئێستا ئەو وردەکاریەوە بە ڕێزکاک سۆران مەسلەی موچەکە بە وردەکاریەوە چی لێ دێت؟ مەسەلەن بۆ ئەوەی کە ئەگەر خانە نشینێک ئەگەر مامۆستایەک فەرمانبەرێک موچەخۆرێک سەیری بەرنامەکەی ئێمە کە بە وردەکاری واقعی لە زانیاریەکانی جەنابتەوە استیفادە بکە بزانێت کە وەزعی چی لێ دێت بۆی ژیانی خۆی لەسەر ڕێخان. کاک زانا وەک گوتم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پابەندیەکانی خۆی بە پێی بڕیاری دادگای فیدرالی جێبەجێ نەکا، مەسەلەی موچە ئەوە تا کێشەی هەیە، یعنی ئێستا لیستی ئەمنیەکان بۆتە کێشەی موچە و مانگی 5یشی دواخستووە، وەگەر چارەسەر نەبێ یان بە هەر تکاو ڕجایەک چارەسەری بکەین بەو مەرجە بۆمانەکەن بۆ مانگی 5 بۆ موچەی مانگی 5 کە وەرنەگیراوە، ئەم بابەتە چارەسەر بکەین. چۆن چارەسەریەکەین؟ ئێمە مانگی 2-3 هات چارەسەریان نەکرد، مانگی 4 هات چارەسەریان نەکرد، بۆیە کەوتۆتەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نیە دەستبەرداری ئەو سیاسەتە ببێ کە تا ئێستا حکومڕانی پێکردووە و بە ماوەی 10 ساڵ موچەی پێچانە بووە، کێشەکەی پێحەل نەبووە و ناوێ ئێستا چارەسەر ببێ. ئەمە تەسەوری حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەوان پێیان وایە ئەمە کەمکردنەوەی هەیمەنە و دەسەڵاتی هەرێمە، ئەمە لێدانە لە قەواری هەرێمی کوردستان، ئەمە هەوڵە بۆ بچووکردنەوەی هەرێمی کوردستان. ئەمانە هیچی وانە، یعنی ئێستا حکوومەتی هەرێم مرتاحەکە ئەوانەی ئاسایش و ئارامی هەرێمی کوردستانە پارێزن 2 مانگە موچەیان وەرنەگرتووە، ئەویش حکوومەت داری بکە، ئەچی جوابی خەڵکەداتەوە؟ لە پێناوی چیشە؟ لە پێناوی ئەوەی لیستەکان نانێرێ کە بندیوار و نایاسایی و خەڵکی دەرەوەی هەرێم لە ناو لیستەکانە هەیە و نایەوێ ئاشکرا ببێ و دەیەوێ هەر بەو جۆرە بمێنێتەوە. سادەترین شت بەبێ وردبینی لیستی وەزارەتی پێشمەرگە 23,000 ناوی زیادەی تایە کە تا ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانێت بیسەلمێنێمە چییە؟ بەس وەزارەتی پێشمەرگە. بۆیە بەڕاستی من نازانم چی بە فەرمانبەرێک بڵێم یا چی بە خانە نشینێ بڵێم کە تا ئێستا چاوەڕێی ئەوەیە 2 سوودمەندی هەبێ لە هاوتاکردنی موچە. یەکەم ئەوەی کە لە 500,000 کەمتری هەیە موچەکەی بێ بە 500,000 کە ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە 220,000 و 200,000 و 180,000. ئەوە ئەمەلێکی هەیە جێبەجێ بە ڕێزکاک سۆران؟ ئەوە قەراری محکەمەی ئیتیحادیە، بەس هەرێمی کوردستان قەراری محکەمەی ئیتیحادی تەوتینەکەی جێبەجێ نەکردووە، قەراری هاوتاکردنی خانە نشینەکەشی جێبەجێ نەکردووە. ئەگەر خانە نشینەکە جێبەجێ بکە عێراق ناتوانێت بڵێ من ئەمە ناکەم و تۆ تەنها 965 میلیارد بۆت هەیە مانگانە سوودمەندبی بۆ موچە. نەخێر، هەرچەند بکات قەزەی خانە نشینیەکە دەبێ عێراق پابند بێ و هەرێم جێبەجێ بکە، گرفتێک دروست ناکە لە دەرەوەی ئەوەی کە ئێستا هەیە، چکە قەراری محکەمەی ئیتیحادیە و ئەگەر بە قەراری محکەمەی ئیتیحادی نەبێ ئێمە بە قانونی ئەم بودجەیە بە ئینفاقی فعلی بەشە بودجەمان بدەنێ مانگانە 625 میلیارد ئەو پەڕی 650 میلیارد دینارمانەکەوێ. دوایی وەرە بڕۆ موچەشی لێبە و بڕۆ بودجەشی لێبە و تەشغیلی و ئیستیسما هەمووی ئەوەکە. بەڵام قەراری محکەمەی ئیتیحادی عێراقی ناچار کردووە کە موچە بدات لە دەرەوەی ئینفاقی فعلی. ئەوانەشی کە لە 2014 لە 1/1/2014 خانە نشینە بن
بەڵێ بە پێی یاسای خانەنشینی یەکگرتووی عراقی ژمارەنەوەی ساڵی 2014 خانەنشینە بن و موچەکانیان گۆڕانکاری بەسەرادیە. ئەوانەی پێشەوە خانەنشین بوون کەمتر لە 500,000 بەرزە بێتەوە بۆ 500,000. هەندێ وردەکاری تریتیایە ئەوەی کە وەرەسەکەی وەرێگرێەوە ئەوەی کە هەندێشتی تریتیایە، بەڵام ئەم بابەتە ئەم بڕیارە ئەگەر حکوومەتی هەرێم جێبەجێی نەکا عێراق پێی خۆش هەر جێبەجێی نەکات کە پارە زۆر ناکەوێتە سەری کە ناچار بێت بیخاتە سەر لیستی موچە بە بڕیاری محکەمەی ئیتیحادی و ئەم بڕیاری محکەمەی ئیتیحادی 2022 دەرچوە تا ئێستا هەرێم جێبەجێی نەکردووە بۆ وتێتی من پارەم نییە بتوانم ئەمە جێبەجێ بکەم، بەڵام ئێستا کە پارەکە بەغدا ئەیدا مەفروزە تۆ ئەم مافە بگەڕێنیتەوە. و من دەمەوێت شتێکی تر بڵێم کاکزانە پێشەوەی کە ئێمە بین ئەم وردەکاریە لەگەڵ بەغدا بکەین دەبوو خۆمان لیستی موچەی خۆمان پێشەوەی بینێرین بۆ بەغدا، ئەو مافانەمان بۆ موچەخۆران و بۆ دامەزراندن و بۆ گرێبەست و وانەبێژ و خانە نشین و خاوەن بڕوانامە و سێیەکەمەکان بگەڕاندایەتەوە. کاتێک لیستمان نردیەکەم جار بۆ بەغدا لە مانگی 2 دەبوو بەو جۆرە بمان ناردایە، چکە قەراری محکەمەی ئیتیحادیش دەرچوو بوو. من زۆر هاوارم کرد هەرێمی کوردستان با ئەمە بکە، بەداخەوە کە نەی کرد بەغدا تێگەیشت کە ئێمە ببورن کۆمەڵێک مافی موچەخۆرمان هەیە، سوپاس دەکەم، مافی دامەزراندن و بە هەمیشەییکردنی گرێبەست و سابتکردنی وانە بێژ و ئەوانەمان هەیە، چاوی خستە سەر بۆی پارە زیاتر نەدا چونکە قەراری محکەمەی ئیتیحادی هەرچەنە بێ ئەبێ بیدا. هاتن چیان کرد؟ هاتن کتابیان کرد لە هەرێمەوە بۆ بەغدا داوای دامەزراندنی گرێبەست و خانە نشین و سێیەکەم و خاوەن بڕوانامە باڵاکانیان کرد. عێراقی ژووتی من تەرخانکراوی داراییم نییە و دەسەڵاتیشم نییە ئێستا بیکەمە بێ قانونی بودجە و دەسەڵاتم باتێکە بتوانم ئەمانە بکەم. و بەڕاستە و خۆش پێیان وتین خۆتان پتان کردا و لیستەکانتان بناردا بۆچی ئاواتان لێ کرد. یعنی ئێستا بەغدادیان وا هۆشیار کردوتەوە خۆیان وا بێ دەسەڵات کرد کە ئێمە ناتوانین کەس دابمەزرێنین. لە کاتێکە هەرێمی کوردستان شەڕی ئەوە کاڵێ ئێمە بۆ هیچمان بەدەستەوە نەمێنێ بۆ دەسەڵاتمان نەمێنێ، بەڵام لەبەر ئەوەی بۆ مافی خەڵکە ئەو دەسەڵاتانە بەکاری نێنا ڕەوانەی بەغدای کرد بەغداش ئەوە نەتیجەکەی بووکە ئامادە نیە ئەوانە بۆ تۆ بکە. و ئەم ساڵ لە جەداولەکانە هیچ مافێکی دامەزراندنی بۆ خۆی نەهێشتوتەوە بۆیە بۆ تۆشی ناکە. باشە کاک سۆران، ئێستا بەپێ ئەو خشتە پەسەندکراوە تازەیە، یعنی ئەبێ هەرێمی کوردستان پابەندیەکانی ئەوەیە کە لیستی تەواوەتی ناو بەهێزە ئەمنیەکانەوە بنێرێ هەموو مانجێک و ئەو فەرقەی کە لە ڕوئەدا لە قایمەی موچەیە ئەوە بنێرێت و لە زمنیا موچەکە دێ و هی دووەم ناردنی 150 داهاتە نانەوتیەکانە و هیچ سێم کە مەسلەی ناوەکە کۆتایی پێدێنێ مەسلەی تەوتینەکەیە. ئەم سێم ئەبێتە هۆکاری ئەوەی کە بەبێ گرفت لە کاتی دابشکردنی موچەی موچەخۆرانی ناوەڕاست و باشووری عراق موچەی هەرێمی کوردستانیش بێت. لە یەکەمی سێمەکەی تۆ دەست پێ یەکەم بە فعلی تەوتین دەست پێ بکە کە ئەمە جێبەجێکردنی خاڵی یەکەمی بڕیاری دادگای فیدراڵیە، نەک ئەم یاریەی هەفتەیەک 300 ناو هەفتەیەک 400 ناو هەفتەیەکی تر تۆزێ زیاتری کەی لە کاتێکە خۆی پێویستە زیاتر لە 800,000 نزیکی 900,000 ناو تۆ بدەی بە TBI بۆی تەوتینی بکە. خاڵی دووەم کە ئەڵێ لە 150 باج و گومرگ دەگەڕێنمەوە بۆ عێراق بە پێی قانونی ئیدارەی مالی و دەینی عام کە کاتی خۆی هەرێم گاڵتەی بەوە ئادەم یاسایە جێبەجێ بکرێ حسابی بۆ بەغدا نەکرێەوە تا ئێستا بەسەریا جێبەجێکرێ ئەبێ هەموو داهاتەکان بنێرێتەوە بەغدا لە 150 گومرگ و باجی بۆ نێرێتەوە. بەس هەرێم بەعکسەوە کردوێتی هەمووی بۆ خۆی هەڵگرتووە لە 150 باج و گومرگی ناردۆتەوە. کاتێک ئەم دووە وەکو خۆی جێبەجێ بوو تا ئەو کاتەی
هەموو موچە خۆرێ لە هەرێمی کوردستان موچەکەی لەسەر بانک جێگیرەکرێ کارتی بانقی ئەبێ موچە بە لیز دێت لیستەکانە دەیت تا ئەو کاتە موچە بە لیست دێت بەڵام تۆ لیستەکە نادەیت تەڵتینەکەش بەم جۆرە دەست پێ کردووە داهاتی ناخۆش بەم جۆرە ئادەی ئەمە گرفتە سەرەکیەکەی موچەیە تا ئێستا بەدەر لەوە هیچ ڕێکەوتنێکێ وەکو باسەکرێ مەسلەی دیسان ئەو جەدەلەی لەسەر مەسلەی هەژماری من هەبوو ئەمە هیچ ینی هیچ ڕێکەوتنێک جێگەی ئەمە ئەکاتەوە یان مەسەلەن چاوپۆشی لێکرێ ینی چاوەڕێ چی ئەکرێت بەڕاستی کاک سۆران ینی ئەو وەفدانەی کە دێ هەمووی ئەڵێ گەشتبینم کێشەکانمان چارە سەرەکەین سوورین ئەو لەویاتمان چارە سەرکردنی موچێ بەڵام تۆ تەوتینێک ناکەیت تۆ لیستێک نانێری ینی ئەمە کام ئەو لەوێتە بەڕاستی خۆ تۆ ینی من ئەو پرسیارە بکەم جوابەکەی ینی هیچ چاوەڕوانیەک ئەکرێ لە بەغدا بە سەفقاتی سیاسی بە ڕێکەوتنی سیاسی تۆ لە ئینتیخاباتی داهاتووە چاود لە من بێ بۆ مەسلەی سەرۆکوەزیران من چاوم لە تۆ ئەبێ لە مەسلەی هەژماری من و تەوتین ئەم یاریانە هیچی ئەچێتە عقلەوەیان ئەچێتە ناو پەراوێزی بڕیارەکەی محکەمی فیدراڵیەوە زانی کاکزانە باوەڕ بکە مرونەت هەیە بەڵێ یعنی مرونەتەکە ئەوەیە کە با تەوتین بکرێ هەژماری من هەرچەندێکە بوەستێ و تەوتینەکە بکرێ و بۆی بڕیارەکە جێبەجێ بکرێ و موچە دوانەکەوێ هەرێم نەخێر هەرەڵێ تەوتین لە بانقی ئەهلی بانقێکی حکومی وەکو TBI داخل کردووە لە پەراوێزەوە ینی وازەحەکە ئەوانیش ماندوون لەما مرونەتیان هەبوو لەوەی کە هەژماری من بەو ڕێژەیە هەیە با بمێنێ دوایی چارەسەری ئەمە شەکرێ ئەبێتە تەوتین لە ناو بانقی حکومیە جارێکی تر و داهاتی ناوخۆ ینی ئەوە ئەمڕۆ چوونەتە مانگی 6 هەرێمی کوردستان تەنها 85 ملیاری مانگی 2 داهاتی ناوخۆی داناوە لە حسابی حکوومەتی ئیتیحادیە بەڕاستی ئەمە هیچ ڕێکەوتنێکی سیاسی ناتوانێت چاوپۆشی لەمانە بکات لەم هەنگاوانە بکات بەم جۆرە بۆیە ڕێکەوتنە سیاسیەکان ئەگەر بەوەی تۆوتێ مرونەتیان هەبێ و پێویستیان بە یەک بێ ئەمە حاڵەتێکی ئاساییە بەڵام ئەمە تاسەر نییە و بەیانی چ سەرۆکوەزیرانی عێراق چ وەزیری دارایی تەحەمولی ئەو فشارانە ناکەن کاکەونە سەریان ئەویش خۆی خۆشەوێ بەیانی ئەڵێ منیش شکاتم لێ کرێ و تووشی مشکیلا بم تووشی سەرێشا بم بۆیە ئەگەر خەمی خەڵکی کوردستانیانە واگەر بە فعلی باوەڕیان وایە هەڵبژاردن بە دەنگدانی خەڵک نەتیجە دێ و بە تەزویر نایە و خۆیان سنووق پڕ ناکەنەوە نە بێمنەت بن لە خەڵک تۆزێک بیر بکەنەوە مدۆخەی خەڵک بەم جۆرە گوناحیانەگا بەڕاستی ئەوەندە خراپیان کردووە هیچ تعبیرێ نەماوە بۆ وتنی کە وەسف کرێ لە خراپیە کەواتە ئێستا بەستراوەتەوە بەوەی تۆپەکە لە ساحەی وەکو ئەوترێ حکوومەت هەرێمی کوردستانە ئەگەر بێت و ئەو پابەندیە هەبێت باشە ئەگەر ئەو پابەندیە هەبێ بۆ ئێستا و بۆ داهات و بە ڕێزکاک سۆران هیچ زەربەیەک لە قەسیەی پرسی نیشتیمانی و نەتەوایەتیەدات ئەوەی باسەکرێ قەوارەی هەرێمی کوردستان و ئێمە بین بە محافەزەیەک لە بەغدا و چیرۆکانەی کە پێشتر ئەهۆندرایە و باسەکرێت بەڕاستی بەو جۆرە نییەوە هیچی شیوان نییە و عقلەتی شۆڤێنی لە ناو عەرەبا لە شیعە و سونە حزوری هەیە و ئینکاری ئەوە ناکرێ بەڵام ویستێکیان هەبێ بیانەوێ هەرێم بە دۆخێکی ترا بڕوا و نەمێنێ هەرێم دەستکەوتی ئەوان نییە ئەسڵەن هەرێم دەستکەوتی دەستوری عێراقیش نییە هەرێم واقعێکە کە بوونی خۆمان بوونی کورد لەو واقعی کە ئێستا هەیە ئەمرێکی واقعی چەسپاوە کەس ناتوانێت لە دەستمانی دەربێنێ کەس ناتوانێت ئینکاریشی بکە بۆیە ئەوان ناتوانن دەست لە هەرێمی کوردستان بن وەکۆی کە هەرێمێکە و بوونی هەیە وەگوتم دەستوریش ئەو مافەی نەدایە واقعی هەرێم واقعێک بوو
ئەوان نایانەتوانی نادیدەی بگرن و تەعاملێکی تری لەگەڵا بکەن بەڵام ئەوە حکومڕانێتی خراپی هەرێمی کوردستان خۆیەتی هەرێمی بە دۆخێک گەیاندووە لە ڕووی نەتەوەییەوە وەکو کورد ئێستا لێرە وەکو شیعە و سوننە پەرتەوازەین ڕەنگە ئەوان هەندێک جار باشتر بن لە ئێمە چۆن ئێستا سوننە شەڕەکە لەسەر سەرۆکی پەرلەمان و سەری یەکەشکێنن ئێمەش لەسەر سەرۆک کۆمار خۆ کەمترمان نەکرد چۆن شیعە مقتەدا سەدری وا لێ کرد بچێتەوە ماڵەوە بە 73 پەرلەمانتارەوە ئێخۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش دەستیان لە قورجی هەندێک هێزی ترناوە غەیری خۆیان حساب بۆ کەسی تر ناکەن و پیان وایە هەتا ماون ئەوانە بێ حکومڕانی ئەو وڵاتیان لە دەسابێ و نایەنە خوارەوە تەسلیمی کەسی تری تەسلیمی براکەی و ئامۆزاکەی و نزیکەکەی خۆی ناکە بۆیە دۆخێکی خراپ حکومڕانێتی هەرێمی کوردستان بەرهەمی هێناوە بۆ هەرێم ئەگینا ئەمان حەزەکەن ئەو سەرێشیان لە کۆڵ بێتەوە و خەریکی پارێزگاکانی خۆیان و شەڕی خۆیان بن وەکو تاگ عقلێتی شۆڤێنیان هەیە کاڵی ئەمە بۆ کورد حەز ناکەن بۆ نمونەیە من لە هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورەی حیزبی باسی لە ناوچووە سوننەکان لێمان ڕاپەڕین و شیعەکانیش هاوسۆزیان بوون و پێمان تێنەپەڕیوە خۆمان هەڵنەوە شاوتەوە تا ئێستا هەڵەبجەمان بۆ ناکرێ بە پارێزگا لە کاتێکە هیچ لەوان ناگۆڕێ بەڵام قوبولیان نییە پارێزگایەک زیاد ببێ هەموو ئەمانە بوونی هەیە بەڵام حکومڕانێتیەکی باشی هەرێمەی توانی بەغدا ناچارکا بە زۆر شت کە ئێستا حکومڕانێتیەکی خراپ لە هەرێم بەغدای وا لێ کردووە هەرێم ناچارکە بە زۆر شتی تر باشە کاک سۆران لە سەرەتاوە کەمێک باست کرد بەڵام ئەگەر بێت و ئەوانەش هەمووی جێبەجێ بکرێ و غەیری جێبەجێ نەکردنی ئەوانەی کە مەسەلەی پەیوەندی بە موچەوە هەیە هیچ بڕەپارەیەک هەیە لە غەیری موچە بنێرێ بۆ هەرێمی کوردستان بۆی بتوانرێ مەشارێع عوشتی پێ بکرێت نەخێر یەک دینار بۆ هەرێمی کوردستان لە غەیری موچە نانێرنەوان هیچی تریتیانی تەنها چوار بەنداومان بۆ دەرچووە چکە بەنداو ئیتیحادیە و پاراستنی ئاسایشی ئاو لە عێراق لە هەرێمی کوردستانەوە دەست پێیەکە کە سەرچاوی ئاو لەوێ دێت بەرەو خوار و ئەو چوار بەنداوە داوامان کردووە کە تەخسیساتی مالی بۆ بکرێ و بەڵکو ئینشاءڵڵا لەم ساڵا دەست پێ بکە ئەوانە دێت و لە نەفەقاتی حاکمە لە بەشە خۆراک لە دەرمان لە هەندێک لەمانە ئێمە بەشە پارەمان هەیەوە دی عیلاقەی بەم پابەندیانەی هەرێمەوە نییە بۆ نمونەوە هەڵبژاردنەی کە بووە بە نوکتە لە هەرێمی کوردستان ئەیکەن و نایکەن و دوایە خەن و پاشێ خەن و خۆیان ڕسمیە کێشن و خۆیان کورسی دانێن 69 ملیاری لە یاسای بودجە لە نەفەقاتی حاکمە بۆ تەرخان کراوە هەرێم دینارێکیشی نادا یعنی دیموکراتیەکەی ئێمە ئێستاوای لێ هاتووە خۆمان ئامادەی هەڵبژاردننی پارەکەشێدا و کۆمیسیۆنەکەشمان بەڵێ کۆمیسیۆنەکەشمان بۆ دێنێ هەبەزیەوە ڕازی بن هەڵبژاردن بکەن ئەوە عیبەیەکی گەورەی بۆ حکومڕانی هەرێمی کوردستان باشە کەواتە ئێستا گەیشتونێتە ئەو دەرەنجامەی کاک سۆران ئەگەر تەوتیم بکرێ و 150 داهاتە نانەوتەکان ڕادەست بکرێ ئەوە جارە ناچینە سەر مشکی لە ئاڵۆزەکەی مەسلەی نەوت و داهاتی نەوت ئەوە کێشەی موچە چارە سەرە بێ ئەگەر ئەبانەش نەکرێ بەخوا هەر بەو حاڵەوە ئەڕۆی هیوادارە مە قسەی کە کردومە بیرت نەکەوت بێتەوە ئەوەی نێوان خۆمان من لەو کاتەوە ڵێم ناناوێن من لەو کاتەوە ڵێم ئەبێ هەرێم لە 150 داهاتی ئیتیحادی بۆ بگەڕێتەوە تۆ هەرەڵەی لە 150 داهات بینەوە بە بەغا بۆی بگەڕێتەوە کاکە حکوومەتی هەرێ هەروان من فکرم بۆ شوێنی ترچوو زۆر باشە کاکە ئەوەشی ئەگەڕێتەوە چی لێەکەن ینی لە چیا سەرفەکرێ بۆ موچە هێزی ئەمنی لە نەوت و لە داهاتی ناوخۆ نادەن یخۆ خۆیان ئەڵێن 905 ملیار داهاتی مانگی دووسەیە لەو 905 ملیارە
85 ملیاریان ناردووە ئەوی تری کووە خۆمە شتێکی حسابیە ئەشکرێ بڵێن تخواکرێ بڵێن وەڵا بەغەڵەت داهاتی ناو خۆمان ناردووە 95 ملیار نییە هی دوومان خواگاکزاناتۆ قەت لە گیرفانی خۆت و حساباتی خۆت بە قەرزاری و بە پارەداریەوە ئەتوانی هەڵەیەکی وا بکەی کە حسابی شخصی خۆت و ژیانی خۆتە نەخێر بێگومان بڕوا ناکەم مارکێتێک کە حسابی ماگانە بکە ناچێ شتێکی وا ڕقەمێکی وا بکە و بینێرێ و بینوسێ و ئیمزای بکە و بینێرێ بۆ بەغدا و دوایی بڵێ وەڵا غەڵەتم کرد مدیر عامەکەش لەسەری بگوازێتەوە یەکوا و داهاتانە ئەو هەموو نەوتە ئەو هەموو تەنکەرە چی لێ دێ بۆ کوێ ئەڕوا پارەکەی بۆ هەر بەغدا وڵای تراوای لە تۆ کاک سۆران دوایین سەرنج و پەیامی فەرم و بەغدا شۆڤێنیە ئەی ئێوە یعنی گوناح نییە پێشمەرگەیەک ئاسایشێک پۆلیسێک زێرەڤانیەک بەرگریەکی فریاکەوتن یعنی ئێستا دانیشتی بێت دوای 2 مانگ مناڵەکانی نەزانێت هەموو واجبیشی وەک خۆی بێ و لەبەر گەرما بێ و لەبەر سەرما بێ و وەڵڵاهی نازانم من برادەرانە چۆن بیرەکەنەوە بەڵێ دوایان پەیامی کاک سۆران واللهی من پێم وایە ئەم یاریەی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغداییکە باجەکەی خەڵکەیدا ئەگەر باجەکەی خەڵک نەیدایە زۆر ئاسایی بوو بێن چەکی ژەڵەگرین بەڵام موچەتیایە بارم تەیە مانگی پێشوو با بڵین مانگی 2-3 موچەی مەدەنی بارمتە بوو ئەمجارم موچەی عسکەری بارمتەیە بەڕاستی حکومڕانێتی و ژیانی جوان ناکرێ بۆ ناڵەن خەڵک 2 مانگ دڵخۆش بێ بەسەریەکەوە ئەو جەژنی ڕەمەزانیان بەخۆشی کرد ئێستانەوە قوربانمان لێ تێکدەن نەیەڵن ئەوەمان بیر نەچێت دیسان بڵێم موچەی مانجی 5 بەر لە جەژن هەر پەیوەندی بە مەسەلەی تەوتین و لیستی ناوی هێزانامنیەکانەوە هەیە بە دڵنیاییەوە زۆر سپاس بۆ بەڕێز سۆرا عومەرەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵ مابوو سپاس بۆ دەرفەتە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنە مۆلایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ